بەناوی خوای بەخشندەی مهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر بەردەوامی قەیرانی موچە لە هەرێمی کوردستان دەکەین. دیارە زیاتر لە 50 ڕۆژە موچەی مانگی حوتی موچەخۆرانی هەرێمی کوردستان دواکەوتووە. ئەمەش پێوەستە بە کۆمەڵێک تێبینی کە لایەن دیوانی چاودێری دارایی عێراق ئاماژەی پێدراوە کە پەیوەندی بە ناوی دووبارە هەروەها هەبوونی 20,000 ناوی پێشمەرگە لە وەزارەتی پێشمەرگە هێرێم و بامان شێوە هەمان ناو لە وەزارەتی بەرگری عێراق هەروە لە جێدانان هەروە پرسیەوەی کە بەشێک لە موچەخۆران بایۆمەتریشیان نەکردووە. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک هۆشار عەبدوڵڵاه پەرلەمانتاری پێشووی عێراق قسەی لەسەر دەکەین و باسیش لەوە دەکەین کە کەی کێشەی موچە چارەسەر دەبێت بۆ تاکو ئێستا لیستێکی موچەی ڕێکوپێک لە هەرێمی کوردستان نییە. ئایا لە هەرێمی کوردستانیش وەزارەتی داراییمان هەیە بە فیعلی وە قسە لەسەر دۆخی سیاسی هەرێمیش دەکەین کە چی بەسەردێ ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین کاک کۆشەر بەخێر بێن سوپاسیان دەبوون دەکەین. سوپاس دەکەین ئەگە سەرتا لە پرسی موچەوە دەست پێ بکەین دەمێکیشی لەسەر دەکەین بە بچوونی بەڕێزت هۆکاری هەرە سەرەکی دواکەوتنەکە پێوەستە بەچی چونکە ئێستا خوێنەوەکەی لەیان لە سەڵاتداران کە دەڵێن ئێستا بەغدا سزای سیاسی خەڵکی کوردستاندا زیاتر لە مانگێکە لیستی موچە ڕۆشتە بۆ بەغدا بەڵام تاکو ئێستا تەمیلەکە نهاتوە ئەوش هاتووە ملیارێکە لە کۆی 956 ملیار. بەڵێ سوپاس بۆ جەنابەت سوپاس بۆ کەناڵی پەیام. خۆراسێکی هۆکاری هاتنم بۆ ئەو بەرنامەیە لە چوارچێوەی یەک ئامانجدایە ئەویش ئەوەیە کە لەبەرەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دوعای لە سیاسەکە بە تایبەتی فەزای گشتیان لە کوردستاندا بەهۆی میدیاوە داگیر کردووە و بەهۆی ئەو میدیا پیسخۆرەوە کە بە پارەی دزراوی خەڵکی ئیدارەیەدەن هەمیشە کۆمەڵگەی کوردی بە زانیاری ناڕاست بۆمبابارانەکەن ینی و من سوپاسی خواکەم کە خەڵکیی زۆر هۆشیاری ئەوەی هەیە کە چیتر بە درۆکانیان زۆر باوەڕ ناکە هەرچەند بەداخەوەم ینی هێشتا زۆرینەی زۆری خەڵک نین ئەوانی کە باوەڕ ناکەن بەشێکی زۆریان هێشتا باوەڕەکان لەو چوارچێوەدا بەڕاستی پاشماوەیەک لە بێدەنجی یاخود دەرنەکەوتن و لە کەناڵەکان هاتم بۆ خزمەت جەنابەت ینی ڕاستی مەوزوعی موچە و هەموو ئەو ئیدعاانی کە دەسەڵاتدارانی ئێستا هەرێمی کوردستان دەیکەن پەیوەستە بە یەک ڕاستیەوە ئەویش ئەوەیە لە ساڵی 2014 و 15ەوە کاتێک کە حکوومەتی عێراقی داوای لیستی تەفسیلی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی دەکرد هەتا ئەو کاتی کەنەوتەکە ڕانەگیرا و بڕێرەکانی دادگای فیدراڵی نەهاتن و ناچار نەکران لیستەکە نەدەن نیان ئەدا لەبەرەوەی ئەترسان عیبیان کەشف بێ. ئێستا عیبیان کەشف بووە لە چەند ئاستێکەوە. یەکەم ئەوە دەرکەوت کە ئەم دەسەڵاتدارانە ناتوانن بۆ ماوەی 1 مانگ یان 2 مانگ لەسەر یەک 3 مانگ لەسەر یەک لیستێکی موچەی ڕێکوپێکی بێشێشە بدەن بە عێراق بە شێوەیە کەلانی کەم مانجێک لە مانجێکی ترفتێ ئەمە لەلایەکەوە و دەرکەوت لە ڕابردوودا کابینەکانی پێشوش درۆی گەوریان لەگەڵ خەڵک کردووە بۆ نمونە درۆی بایۆمەتری بە خەڵک بڕوالی لێکی بداتەوە بزانە سەرۆکی حکوومەتی ئەو سەرجەگیری سەرۆکی حکوومەت چۆن ملیۆنان دۆلاری تێچوو بەڵێ 3 ملیاری تێچوو دەست خۆش بێتەوە لەو ڕقەمانەیە وردی کاک حەشیم 3 ملیاری تێچوو و بڕۆن لێدوانەکان لێ بدەنەوە بزان ئەو کاتە چۆن سەرۆکی حکوومەت و جێگرەکەی سینجیان دەرەپەڕاند گوایە بایۆمەتریشیان کردووە و گوایە حکوومەتەکە زۆر بەرەو پێشەبەن و ئەمانە دەرکەوت درۆیشی گەورەیە. ئاخر جار لە ئەنجومەنی وەزیران لەبینی خوانە لێیان بۆ بە مناقەشە لەسەرەوەی کە بایۆمەتری چی و ئەوانە چونکە ئێستا دەرکەوتووە لەو قائیمانەی کە دەچێت لە وەزارەتێکەوە بۆ وەزارەتێکی تر کێشە هەیە ینی لە هیچ وەزارەتێکی قائیمەی هیچ وەزارەتێکی حکوومەتی هەرێمی کوردستانی کێشەی تیانە بێ لە ناوی دووبارە لە ئەوەی کە لە ڕووی بایۆمەتریەوە کێشەیان هەیە. مەسەلەن هەر بۆ نمونە باسی یەکەم لە هێزەکانی با بڵێن ئەمنی یاخود هێزە چەکدارەکان بە شێوەیەکی گشتی یان پێشمەرگە لە 120 شتێک لە 123 بۆ 24,000 تا ئێستا 8,000 ناویان لەلایە ینی وەزارەتی دارایی عێراق 8,000 ناوی لایە. یعنی ئێستا ئەوە دەرکەوت کە ئەم حکوومەتی سیر کە تووشی چی بووین لەبیرتە کە باس لەوە دەکرا کە بە ژێرەی بڕیاری تەوتین طبعاً کێشەی تەوتینیشی شترە لە کێشەکان کە باس لە تەوتین نەکرا دەیانگوت نەخێرە بێ موچە لە خۆمان بیدەین کەچی خۆیان قائیمەیەکی موچەی ڕێکوپێکیان پێ ئامادە ناکرێت لەبەرەوەی نەک وەزارەتی داراییان نییە وەکو لە ئاخر ینی لە ئاخر وتاری پێنجشەمەیان نووسی بوو یعنی وەزارەتێکیان نایە وەزارەتی دارایی بێ هەر حکوومەتەکە خۆی حکوومەت نییە لە کوردستان حکوومەت نییە وەزارەتی دارایی ئەزانی یەک شت پێ بڵێم ڕوونکردنەوەی لەسەر دەی ئەزانی کاک حەشیم ڕاست دەوێت فاینانس یاخود دارایی یاخود مالیە
لە ئیدارەدا علمە اختصاصە پسپۆریە تێگەیشتنە نەسەرۆکی حکوومەتی چی لێزانێ نەجێگرەکە هیچی لێزانێ نەوەزیری دارایی هیچی لێزانێ بەشێک لە لەوانی لە ناوەزارتی دارایی هەنێکیان لە بیرۆکراتەتی دارایی شارزان بەڵام هیچیان بەدەست نییە چونکە هەموو ئیشی حکوومەتی ئەوەی پێوترێ لە بینی قوسەکە حکوومەتی هەرێمی کوردستان بە خاتر و خۆتر ئەڕوا بەڕێوە یعنی بەشێک لەوانی کە تواناشیان هەیە لە ناو وەزارەتەکە یان دوورخراونەتەوە یان هیچ دەسەڵاتیشیان نییە ئەگەرنا زۆر مای شەرمە تۆ بەو تەحەدا گەورەی کە بۆ موچە خۆران لەبەردەستایە لیست بنێری بۆ بەغدا بۆی هەر قسەکەم نەبێ بە تەحلیل هەر معلوماتێکیش بدەم ئەو لیستی کە نردویانە طبعا نردویانەوە بۆ هەرێمی کوردستان جاریش کە قەرار لیستەکەیان نردوتەوە و آخر معلوماتی منەوەیە کە لەگەڵ دەوامی عێراق دەستی پێ کردەوە دەسەکرێت بە تەمیل یعنی دەسەکرێت بە تەمیل و موچە دێت یعنی بەڵە پارە ئەنێردرێ بەڵام و هەم عسکەریش بەڵێ وتت بەچی دەنێردرێ هەرەوە تەمیلەکرێ پارەکە ئەنێردرێ پارەکە ئەنێردرێ یعنی آخر معلوماتکە من بە دوایدا چوومەوەیە کە موافقیان کردو جاریش کەش هەر لێرە شتێکم پێوتی وتم بە بەردەوامی مانگانە ئەم شتانیان هەوڵدن لەگەڵان ڕاست بکەنەوە بەڵام پارە شارە نێرن ینی ناڵن بگاتە قەتیعیشی ئەو تۆکە پارە نەنێرن پەیوەندی بە موچەوە هەبێ بەڵام مەسەلەن هەندێک شتێ بۆ نمونە هەندێک شتی ئەلفوبەیە مەسەلەن تۆ یاسای خانشینی موحد جێبەجێ بکەی ئێتولانی کەمە بێ بای ئەوەندە لێ هاتوویتە بێ شارەزایتە بێ بڵێ ئەگەر یاسا کۆنەکەی خۆمان نسبەی ئیستقطاعی ڕەواتب لە سەدا 8 بووە بۆ نمونە 7 بووە ئەوەی عێراق زیاترە بێ نسبەتەکەی بە هەمان دەسەڵات دێ بە هەمان نسبە دابنەی یعنی قەزدم ئەوەیە کە ئێمە لە بەردەم کۆمەڵێک خەڵکی نالێ هاتووین یعنی مە لە بەردەم ینی بەداخەوە ئەوانە لەبەرەوەی لە پارەی خەڵک زۆر دەوڵەمەند بوون و حرامی زۆر دەوڵەمەند بوون هەموو حکومڕانی پیان وایە ڕەتڵی سیارەکەیان چەندە پارەی بانقیان چەندیان هەیە قاتەکانیان چەند گرانە سەعاتەکەی دەستیان چەند گرانە پیان وایە حکومڕانی بریتیەوە خوان مادوو ناکەن بۆی کە تێبگەن کاکە ئیداری ئەم وڵاتە ئاوا نادرێ یعنی تۆ تەسەور کە لە چ ئاستێکە فەزیحی گەورە هین بووە کە ئەمانە ئەگەر شەرمیان بکردایە ئەبوو خۆیان بڵێن بابە واللهی ئێمە ئەهلی حکومڕانی نین یعنی تۆ تەسەور کاتێک حکوومەتی عێراقی پیانەڵە باشە ئێوە ئەوەندە نسبەی ئەوەندە کەستان هەیە کە خاننشینە باشە استقطاعاتی خاننشینی ئەچێتە شوێ سندوقی خاننشینی لێشێ بڵەوە سندوقی خاننشینی یەک دیناریتیان نییە سندوقی خاننشینی عێراقی ئەتوانێت دەوڵەت ئیدارە بە ئەوەنە پارەی هەیە بە ئامن کە ئەتوانێت بە قەرز بیدە جاریش کەش بۆم باس کردووی لە قانونی موازنەی 2019 5 میلیاردمان لێ وەرگرتن 5 میلیارد دلار بەڵێ وەکو قەرزی ئامن لێمان وەرگرتن حکوومەتی عێراقی لێ وەرگرتن چونکە قەرزی خارجیمان کرد بە قەرزی داخلی ئەو کاتە لە لیژنەی دارایی بوو تۆڵی سندوقەکەم یەک دیناریتیانێ ئەمە چ حکومڕانیەکە باشە لە لایەکی ترەوە محافظی سلێمانی دیاڵێ وەڵا مەگەر بەس خوا بزانێت داهاتی سلێمانی چەندە نەجێگری سەرۆکی حکومەت دەزانێن ئەمە نەزانم ئەمە چ حکومڕانیەکە ئەمە مەهزەلەیە یعنی ئەمە شتێک نییە شانازی پێوە بکەی یان وەڵام یعنی کەسێک کە بەرپرسیشی باڵای وەڵە بەس خوا ئەزانێ ئەمە خۆی ئەوەی عەرەبەڵێ من فەمیکە ئەدینوکە لە دەمی خۆت ئیدانەکەی بەجێی بێڵە چکە تۆ حکومڕان نیت ئەمە چ حکومڕانێکە تۆ مەسەلەن شخصی یەکەمی شارێک نەزانێت داهاتی شارەکەی چەندە با بڵێن شخصی یەکەمی زۆنێک کە جێگری سەرۆکی حکومەتە نەزانێت داهاتی شار مەبەستم ئەوەیە ئەمانە بەدەمی خۆیان هەمیشە بەدەمی خوان سەبەر پرسەکان بدوێنە بەدەمی خۆیان ینی ئەی سلمێنن خۆیان لە بینی خوانە بۆ یەکتری سلمێنن کە ئەمانە ئەهلی حکوم نین بەس ئەگەر ئێستا دوا کەوتووە خەتای کێسا ئەگەر لیستی موچە ناوی دووباری تێدا بێ ئێستا باز دەوە کە لە بینی وەزارەتی پێشمەرگەی هەرێم و وەزارەتی بەرگری عێراق 20,000 ناو هەیە کە لەوێ ناوی هەیە و لەوێش هەیە عێراق بۆ بڵێن لە چەمانگە ڕابوو دەڵێ 595 میلیارد زیاد ناردوو دەی ببمدانەوە لەبەرەوەی ناوی دووبارە و ئەوانە خەتای کێسا پارەکە دوا دەکەوێت بێگومان خەتای حکوومەتی بەناو حکوومەتی هەرێمی ناشەرعی ماهەوە بەسەرچوو بێگومان کاک حەشیم دەڵێن ئەوە دەبێت خۆپیشاندان دژی عێراق بکرێت یاردەری سەرۆکی حکوومەت لەم ڕۆژانە قسەی کردو دەبێت خۆپیشاندان بۆ خەڵک خۆپیشاندان دژی عێراق ناکە قسە نەخۆشیان باوەڕیان پێ نییە باداوا بکەن خەڵک خۆپیشاندان خۆپیشاندان بکە خۆی لە بە بەردەوامی خەریکی ئەو جۆرە خۆپیشاندان سوڵتە هەموو شتێکی بۆ کرێت یعنی توانن خەڵک بێنە سەر جادە لە دژی هەموو کەس ئاساییە بەڵام ئەم قسانە چی باوەڕی پێکات ئەوەی کە یەک تۆز وجدانی هەبێ تێگا کە ئەم گروپی دەسەڵاتدارین سیر کە کاک حەشیم باشترت بەدا تا پێ بڵێن یان لانی کەم بە زمانێکی لۆژیکی پێ بڵێن وەزارەتی دارایی دوو کەس تیایدا زۆر بەرپرسیارە لە وەزارەتی دارایی عێراق باسەکە میشیشیان طیفە ئەوەی تریان جێگرەکەیەتی کە پارتیە باشە ئەگەر ئەم وەزارەتە غەدر لە ئەم بەناو حکوومەتی هەرێمی کوردستانە کات جێگرەکەی کە بەشێکی گەورەی بەرپرسیارەتی لە ئەستوێ چیەکە لە بەغا
من هەموو جارێک ئەم قسەیە ئەەکەم یەک دوو ئەم غەدرا ئەگەر وا بێ کادریش خۆیان بیکە لە حکوومەتەکەی خۆیان سێ لە عێراق وەزارەتی دارایی حسب قوائم موچە سەرفەکات یعنی ئەمان پێیان وایە ئێستاش پێیان وایە خۆ یەکێک لە مشکلە زۆر گەورەکانی ئێستا کەوتوتە بینی وەزارەتی دارایی و ئەو بەناو حکوومەتی هەرێمە ئەزانی چییە ئەوان فێری پارەی مۆڵ بوون پارێکمان بۆ بنێرە زیاد و کەمی مشکلە نیە بۆمان بنێرە خۆمان تەوزیع ئەوان ئێستا بە قوائم تەوزیعیەکەن تۆ دیقەتی شتێکت داوە ئەڵێ حکوومەتی عێراقی چیەکە ئەڵێ بۆ نمونە 100 ملیار دینار تەمویل کرا قائمەی ئەوە دوایی 100 تریش تەمویل کرا ئەو حسب قوائم صرفیەکە طبعا حکوومەتی عێراقی ئەیانەوێ بۆی کە قائمەکە لەگەڵ قائمەکە بگونجێنن قائمەکە بگونجێن تۆ تەسەور کە ئەڵێن وەڵا نەرمیان نەنواندووە عێراق زۆر ئەوێ نەرمی بنوێنێ لە تەطبیقی قانونی تەقاعودی موحەدا لە زۆر وردەکاری ترا ئەڵێ کاکە ناوەکانمان بۆ بنێرن تۆ بالمناسبە تۆ لە مانجێکەوە بۆ مانجێکی تر یان لە بینی دوو مانگە نزیکەی 25 بۆ 30,000 کە زیاد بکەی ئەمە کوفرێکی گەورەی داراییە بە هەموو پێوەرێک چونکە کاک حەشیم ئەوەی ئەلفوبەی حکومڕانی بزانێ دەرەجاتی وەزیفی لە ماوەی مانگێکە ناگۆڕدرێ دەرەجاتی وەزیفی لە عێراق حسب قانونی موازنە هی نەبێت مثلا گوێم لە سەرۆکی حکوومەت بۆڵێ عێراق هەزاران کەسی بۆ خۆی هین کردووە تەعین کردووە ناڵن ئێمە خەڵک دامەزت با بە خەڵک ئەهێڵن بەڵام تۆ لەکوێ بووی ئەو کاتێک کە خۆت ئەدوود وەڵام من خۆم نەوتە فرۆشم و حەقی تۆ منیە و عێراق بە هەزاران کەسی تەعینە کرد دەرەجاتی وەزیفی دائنا و تۆش قانونی موازنەت خست بۆ ژێر قۆنەرەکانت هەر حسابت بۆ ناکرد لەکوێ بووی ئەو کاتە اعتیماد لەسەرەوە بوونەوە بفرۆشی خەڵکت تەعینە کرد بە مەحسوبیەت و مەنسوبیەت و دەرەجاتی وەزیفت نەئەدا بە کوڕی هەژار و بە خەڵکی بێکارە چووی کادری حیزبەکانی خۆت ئێستاشانێک لە کادری حیزبەکانی خۆیان زیادەکەن ئەزانی ئەم لۆژیکە لۆژیکی حکومڕانی نییە ئەمە لۆژیکێکی خێڵەکی دواکەوتووە هەموو شتێک بۆ حیزبەکەی خۆی هەموو شتێک بۆ بنەماڵەکەی خۆی هەموو شتێک بۆ کادری خۆی ئیتر باقیاتی دەست بکە بە ئەم خیتابە سواوەی وەڵا ئەوە عێراق غەدرمان لێکا و باشە کەش چنەوە بە عێراقەکەون بەسەر دەست و قاچیانە ئەزانی خەڵک لەسەر مەسەلەی چیرۆکی موچە ئەم چیرۆکە کۆتایی نەهاتووە من هەموو جارێک ئەمە ئەڵێم هەتا موچە لە بەردەستی ئەمە لە 74ەوە بووهان لە 74ەوە تا ئێستا هەتا موچە لە بەردەستی ئەما نابێ کێشەی دەبێت ئیلا تاکە چارەسەر ئەوەیە سیستمی موچە لەسەر تاسەری عێراقدا بکرێ بە یەک سیستم لە ڕووی چەندێتی و چۆنێتی تەوزیعکردنەوە و ئێستا عێراق خۆی بەرەو ئەوە ئەڕوا موچە لە ئەرکی حکوومەتەوە بکا بە ئەرکی بنووک بیکە بە ئەرکی بانقەکانە تۆ حسابێکی هینت هەیە تەوتین کراوە موچەکەت حسابێکی بانقیت هەیە موچەکە دەچێتە سەر حسابی بانقیەکەت و تەواو دەتویست ناکە مڕاجعی ئەو وەزارەت و ئەم وەزارەت بێت و ئەو محاسب 5,000 دراو دەباتێ ئەوانە باشە ینی هەتا لەسەر مەسەلەی پارەش ئەم هینە کۆتایی پێنانن ئەم بزنسە چیپ و پیسەی 50,000 و 25,000 و 10,000 تەبعی تازە لە بەغاوەرەگرن و پارە ڕاوەکانی کە خۆیان هەڵیان گرتووە لە بازاڕە ئیکردنەوە بەکەمتر و دابەشیەکەن بڕۆ وەکو پێیان بڕۆن ئەگەر قسەتان بۆ بکەن بڕۆن مقابلەی ئەو محاسیبانە بکەن کە لە فەرمانگەکانی ئەم بنەو حکوومەتی هەرێمەیە محاسبن بزانە چەند معاناتیان هەیە محاسب هەیە ئەڵێ کەم مانکە هەیە من لە جیرفانی خۆم ناچار نەبم پارە بم لەبەر پێنجی دراو لەبەر پارەی کەم کە چن لە بانک ئایاندنی هەمووی پارەی پڕپوت باشە ئەمە مەبەستم ئەوەیە کە کاتی ئەوە هاتوو ئەمە نەمێنێ یعنی ئەمانە خۆیان بۆ خۆیان ئامادەن هەر چیشتی پێشکەوتووە بۆ ژیانی شخصی خۆیان بۆ ژیانی نەوەکانیان بۆ ژیانی مناڵەکانیان بیان نەپێشەوە بەس کە دێتە سەر موچەخۆری داما و خەریکی مزایدەی سیاسی و خەریکی بەهانەی پڕپوچن بەڕاستی باشە بەس سەواردۆی کەمڕۆ سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر چ باسی لەوە کرد کە عێراق دەستی گرتوون وەکو پێویست نەتوانن خزمەتی خەڵک بکەن و باسی لەوکە و قسەی لەسەرەوە بوو کە دەبێت ئێستا ڕێخنەکان ئاراسیاوانە بکرێت کە هۆکاری نانبڕینی خەڵکن بەس عێراق سەدەستی نەگرتوون لە خزمەتکردنی دیارە فواد حسێن دەستی گرتوون دیارە بەنگین ڕێکانی دەستی گرتوون وانە بەڵام ڕۆڵیان هەیە ئێستا وەزیران هیچ ڕۆڵێکیان هەیە لەمڕۆ چۆن ڕۆڵیان بەڕۆژێکی سەرۆکوەزیران وەزیری کێتی فواد حسێن جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە باشە موو بە بینی مەسعود بارزانی و محەممەد شیاع سوودانیان ناچێ ئەمە ئیستعمالی ڕۆژانەی ینی بۆ بەکارهێنانی ڕۆژانەیە لە ڕووی میدیاوە بۆی خەڵکی سادەی پێ بخەڵەتێنن ئەگەر ناخۆیان زۆر لە حکوومەتەکەی سوودانی ڕازین لێ ڕازین لەبەرەوەی ئەوەی کە ئێستا دڵیان پێخۆشە چییە ئەوەی کە دڵیان پێخۆشە ئێستا ئەوەیە کە ئەوان نەوت بە قاچاقە فرۆشن داهاتی ناوخۆ بۆ خۆیان کۆکەنەوە
یەک ئامانجیان هەیە سێرکە استراتیژیەک هەیە یەک استراتیژەیە ئەیانوێ ئەو استراتیژیان لێ تێک نەچێت دەستیان لە نەوتی قاچاق بەرنەبێ کە بالمناسبە ئەم فەزیحەیە گەیشتۆتە وەکالاتی ئەنبائی عالەمی وەکو ڕۆیتەرز و ئەوانە باسیەکات کە ئێستا نەوتی قاچاق کیشێتی و پارتی فرۆشن بۆ بەچ فەزیحەیەک تەبەن سۆمۆ داوایە کاتەوە تەقریری لەسەر بڵاو کردوێتەوە ئێستا ڕۆژانە وەزارەتینەوت ئەوش بۆ بەگرفت بۆیان ماوەیەکی تر ئەمەشیان لەسەر حسابەکەن ئەمە خاڵێک یۆ مەسەلەی داهاتی ناوخۆ ئەوەی تر بۆ کوتم یعنی وشهد شاهد من أهلها محافظی استهمانی خۆی ئەڵێ خوارە بێ کەس نازانێت داهاتەکە چەندە ئەو تەبەن بەنسبەتەوە لێردووەکی شەو ڕاستە سیرکە ئەیانەوێ ئەویان لێ تێک نەچێ هەرچی کێشەی موچە هەیە ئەنوێ هەڵی بواسن بە بەغاوە سیرکە زۆر سێرت تووشی تەناقوزێکی گەورە بووین کە ئەڵێن با موچە لەسەر ئێوە نەمێنێ یاڵا بە هەمووی تەوتیم بکەین بخێنە سەر بەغا بە یەکجاری ئەو ئەرکە لە کۆڵ ئێوە نەخێر ئەڵێن ئێمە مستحیلە ئەمە بکەین موچە بێ خۆمان تۆزیعکەین ئێکە دێتە سەر تۆزیعی خۆیان وەزارەتێکیان نییە لیستێکی موچی ڕێکوپێک بە هەندێک جار لە بەیاننامەکەی خۆیانە فەرقی بینی ملیۆن و ملیار ناکەن ملیۆن و ملیار جیاوازەکەی ناکەن باشە ئەمە تخوام حکومڕانیە ئەمە حکوومەت باشە بەزووتت وەزارەتی دارایی لە هەرێم نییە هەر بەناوە ڕوونکردنەوەمانە سەرمە پێ بدەیت زۆربەی وەزارەتەکان نین هەر وەزارەتی دارایی نا زۆربەی وەزارەتەکان نین بەڵام وەزارەتی دارایی لەبەرەوەی هەرچیشی گەورەی لە ئەستۆی بەڵێ نییە وەزارەتی چی بۆ وەزارەتی هەر موچە دابەشکردنە چی ئەزانی خۆی ئەساسە وەزارەت نابێ ئیشی دابەشکردنی موچە بێ وەکوتم دابەشکردنی موچە ئیشی بنووکە وەزارەتی یعنی یەکێک لە ئیشە زۆر بچووکەکانی بریتیەوە مەفروض بوو وەزارەتی دارایی ڕۆڵی گەورەی هەبێت لە ئامادەکردنی قانونی موازنەیەکەوە کە قانونی موازنە هەر بووە بە خەیاڵ یعنی هەر نەماوە کە باوەڕیان پێی نییە ئەزانی کە من ئەڵێم وەزارەت نییە خەڵک وابزانێ ڕەنگە وابزانێ من ئیهانەی کەسێکیان ئیهانەی حیزبێکیان ئیهانەی نەخێر ناوەڵڵا یعنی قسەکە قسێکی مەوزوعیە وەزارەت ئیشوکاری خۆی بە جوێرەی یاسا ئەکا کۆکردنەوەی داهات و سەرفکردنی پێویستە بە جوێرەی یاسای موازنە بێ لە هەرێمە یاسای موازنە نییە جا کەسیش پێم نەڵێ وڵا لەبەرەوەی داهات نییە و کەس نازانێت پەرە نەخێر قانونی موازنە هەموو جارێ ئەمە وتووە قانونی موازنەکە دایانی ئەرقامەکان ئەرقامی هینن یعنی ئفترازین تۆڵی داهاتم ئەوەندە ئەبێ داهاتم ئەوەندە ئەبێ و خەرجیشم ئەوەندە ئەبێ باشە بەڵام تۆ وەکوتم تۆ خۆ دەڵی خوارە بێ کەس نازانێت داهاتەکەم چەندە بە شانازیشەوە ئەیڵی واشە زانی تۆ ئیترەوە لەگەڵ خەڵکا شەفافی بە شەفافیەت نییە ئەمە کارەساتە تۆ خۆت لە شارێکا دانیشتووی ئەڵی نازانم داهاتەکەی چەندە بەڵام شانازیەکەی بۆی کە شخصی ئەمە چییە یعنی مەبەستم چییە مەبەستمەوەیە کە ئەگەر باسی پارەم لەگەڵا ئەەکەی ئەگەر باسی داهاتم لەگەڵا ئەەکەی ئەوەت پێ ئەڵم تۆ خۆت ئەڵی بەسخوا ئەزانێت داهاتی پارێزگاکان چەندەوە بەنسبەت دۆکۆلێک شۆ ڕاستە باشە بەهەڵە بجەش کە دێتە سەر مەسەلەی قانونی مەسەلەی لیستی موچە من نایڵێم طیف سامی وەزارەتەکەی طیف سامی کە جێگرەکەی پارتیە و بڕیار بەدەستە نردوویەتەوە بۆ هەرێمەڵە ئەم قائیمەیەتان بە کەڵگنایە ئەگەر طیف ڕاست ناکە بۆ قائیمەکانی هێناوەتەوە تعدیلیان کردو نردویانەتەوە بۆ پرسیارە وانە ئەمە ئەو سێمی ژۆکوتم ینی هیچ قانونێک نییە کە عیلاقەی بینی پارە و ئەوان یەک لاکاتەوە فلان پارەمان سەرف کرد لەسەر حسابی کاک فلان پارەمان حساب کرد ئەمە کەی حکوومەتە باش بەس بەڕێز لە ژنی داراییش بووی بەپی یاسای کارگەری دارایی چۆن مامەڵەوە داهاتی ناوخۆیێرم دەکرێت چکە ئێستا لە هەشت مانگی ڕابردوودا 230 میلیاریان ڕادەست کردووە بڵێن مانگی سێ 85 مانگی 285 میلیار مانگی سێ هەفتە مانگی چوار 74 ینی تقریبا نزیکەی 3 تریلیۆن بووە ئێستا ئیشکالێک لە بینی قانونی داری چۆن مامەڵەکردن لەگەڵ ئیشکالێک لە بینی قانونی داری مالی و بڕیارەکانی دەرگای فدرالی هەیە دەرگای فدرالی داوای هەموو داهاتەکە کاتەوە لە ئاخر لە قەرارەکانی لەو قەرارانەی کە دەری کردمە داوای هەموو داهاتەکات لە بەرامبەر تەمویلی موچە و تۆڵتینی موچە و ئەوانە بە جۆری قانونی ئیدارەی مالی تقریبا لە 150 ئەزانی حاڵەتێک هەیە مەسەلەی داهاتی ناوخۆ ئێستا بووە بە حەلقەی دوای نەوت ئەبێ چارەسەر بکرێ عێراق ئەوێ ئەمە چارەسەر لیستی موچە سەرەی داهاتی ناوخۆ بەڵام لە ئێستا بەڵە لە ئێستادا زۆر زەختەکان بەهێز نین چونکە وەکوتم ململانەی سیاسی لە عێراقدا وردە ئەڕوا بەرەو هەڵبژاردن کە ئەڕوا بەرەو هەڵبژاردن زۆر مەلەفێ ینی تەجمی دەکرێ ئەخەوێندرێ جای هەڵبژاردنمان لە پێشە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقمان لە پێشە پێویستمان بە دەنجی یەکێتی و پارتی پێویستمان بە دەنجی پارتیە پێویستمان بۆیە کاک مەسعود لێمان تووڕە نەبێ پێویستمان بۆیە دەنجی یەکێتیمان لەگەڵ بمێنێ کاک بافڵ لەگەڵمانە سەرخەت بێ ئاوایە ئەگەرنا بگاتە دوای ئەوە وردە ئەمانە هینەکە سیر کە بادووشت پێ بڵم دەسەڵاتدارانی عێراق لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر گەندەڵترن نقطە وەکو دەسەڵات بەڵام لەبەر ئەوان سیاقیشیان هەیە کە پێوترێ سیاقی دەوڵەتی هەندێک شتەیە
لە ئاسێکە ئیشی لەسەرەکەن لەسەری شۆ بنەوە ئیشتر قسان لەگەڵاکەن پێ بڵم چۆن کە لە کوبوونەوە دیدار و کۆبوونەکانە ئەیان بینن زۆر مجاملەیانەکەن بۆ نمونە محەممەد شیع سوودانی لە خەمە دەبێت هیچ کێشەیەک ناهڵین وای بە کاک مەسعود تو بوو لە ئاخر جارە یعنی هەر کە استقبالیشی کرد و قسەی لەگەڵا کرد و ئەوانە وای پێوت بوو کاک مەسعود نەگەیشتەوە بۆ هەرێمی کوردستان کێشەکان هەروەکو خۆیان بوون هەتا تەنانەت لە بەغاوەردیان پێدا چارەسەری کێشەی نیش بکات کێشەی مۆزوعی سەرۆکی پەرلەمان بکە وەڵا لەو محافظی کەرکووشیشی لەدەستچوو قەزدم بە ڕوو شتێکیان پێ ئەڵێن لە خوارەوە شتێکی تریان لەگەڵا ئەکەن مۆزوعی نەوت من زۆر جار ئەمانوت ئەم نەوتە ئاوا نامێنێتەوە ئایان گوتەمانە ئێستاش خۆڕ بەس بە ئەمە تەواوکەم مۆزوعی نەوت پەلیان نەکرد هیچ تا حەسمیان کرد بزانێ ئێستا هێڵن بڕۆ حتى لسر موضوعي هالبجاردن بو معلومات البرفرساني عراقنا يعني هالبجاردن لكردستان بكري وهيج مهتمين بل دانوين اكري چونك ايانويت تجربي هرمي كردستان ناشرين به ازاني بو چونك لرابردودا اوانيان بيوتون لميديا كانوا ايمي بيشكوتو ايوي دواكوتو ايمي اودانو ايوي ويرانو نازانم تشي اني شانويت يعني ازاني ايما لبردم دو طبقي سياسي دانين كبا اخلاق وسياسه بكن كبا واتي بگەن کە سیاست بریتێ لە چاکەی گشتی نە لە عێراق نە لە هەرێمی کوردستان لەبەرەوە نەتیجەکەی بەم شێوەیە کە ئیبینین بەڵام وەکوتم لە نەتیجەدا عادەتەن ئەو کەسەی کە دەستی لاوازە یاخود کەفەی لاوازە ئەو باجەکەی ئەدا ئەوانە لەبەرەوەی هیچی لێ نازانن و لەبەرەوەی هەموو خەمیان هەموو غەمیان گیرفانی خۆیان گیرفانی عائیلەکانیان گیرفانی حیزبەکانیانە هیچ ئاگیان لە حکومڕانی نەماوە یانی باش بەس بە نەوت ئێستاش ئەو ڕخنە لێوە دەگیرێت کە دەڵێن نەوت تەسلیم کەن دەتانوت نەوت تەسلیم کەن اینجا موچە چاک دەبێ بەس خۆنەوتەکەش تا ئێستا تەسلیم نەکراوە چونکە ئێستا ئەو حکایەتە شەر بەردەوامە لە نەوت ڕاگیراوە مشارەکەی هەرێمی کوردستان بە نەوت ئەو نەوتەیە کە بە قاچاقی فرۆشێ ئەیدەن بە یەکێتی و پارتی بۆ خۆیانی ئەبەن نایدەنەوە خەزێنەی گشتی داهاتی ناوخۆش لە 125 ناگەڕێنەوە لە 125 ناگەڕێنەوە باشە لە 125 ناگەڕێنەوە مشارەکەی ئەوان لە قانونی لە هی ناچێت لە سەر لە ئیتیحادیە من زۆر جار ئەمە وتووە ئەو سەر لە ئیتیحادی لە دەستورا دانرەوە خۆیان داهێناوە کە هەموو داهات لەوێ کۆ بکرێتەوە هەمووشی لەوێ دابش بکرێتەوە ئێستا ئەمەیان قبول نییە ئەزانی ئەوەی کە لە 2014 و 2015 ئێمە هاواری بۆکەین هێشتا لەسەر ئەو قەناعەتەم کە ئەگەر داهات بە شێوەیەکی شفاف کۆ بکرێتەوە ڕادەست بکرێەوە عێراق و هەرێمی کوردستان مشارەکەی هەبێ لە تعزیمی داهاتە لە زیادکردنی داهاتە لە عێراق کێشە دروست نابێ و هێشتا لەسەر ئەو قەناعەتەم ئەگەر عیلاقەیەکی تەندروست بمان بەسێتەوە بە عێراقەوە بە دوور لەوەی ئەم خۆی بە دەوڵەت بزانێ و ئەم خۆی بە گەورە بزانێ و پێیوا بێ ئەم ئەزانی یەکشە پێ بڵم بەشێکی بەرپرسانی هەرێمی کوردستان هێشتا ئەو باڵۆنەی کە فویان تێکراوە ینی لەگەڵ ڕێزمە بۆ بینەران و بۆ جەنابەت ئەوەی کە پێشڕە هێشتا هەر ئاوا خۆیان نەبینن بابە ئێمە هەرێمێکی لە چوارچەوەی عێراقیشی فێدراڵە باشە بەرپرسیارەتیمان ئاستمان توانای دەستوریمان هەموو شتێکمان دیاری کراوە من دژی ئەوەم بچووکترین مافی هەرێمی کوردستان و خەڵکەکەی تەنازولی لێ بکرێ بە هەموو شێوازێک دژی ئەوەم باشە بەڵام زۆر دژی ئەوەشم بە ناوی کوردەوە بە ناوی کوردایەتیەوە بە ناوی نازانم مافەوە کۆمەڵێک عائیلە و کۆمەڵێک چەتەی سیاسی و کۆمەڵێکین بێن خەڵک بخەڵەتێنن وەڵاوە ئێمە دیفاع لە مافەکانتانەکەین کەچی لەو سەرەوە کە پارە دێ بۆ خۆیانی ئەدزن و نایدەن بە خەڵک تۆ داهاتی نەخۆ هەمووی ئەبەی نەوتی قاچاق هەمووی ئەبەی بەچی سیقەت پێ بکەم کە تۆ یینیت من کە بەڕێگای ئەڕۆم هەموو جارێکتیرم بۆ دێکە ئەڕۆم و بۆ پشدەر لەبەر خراپی ڕێگەی بینی دوکان هیزۆب باشە هەموو جارێکتیرم بۆ دێ یعنی خەڵکی کەلار بە هەمان شێوە برادێکمێت تا ئەڕاتەوە بۆ هەموو جارێ پێڵم ئاگاد لە خۆت بێ بە سەلامەتی بگەڕێرەوە هەولێر کۆیە بە هەمان شێوە تۆمە خزمەت گوزاریەکانتە باشە چی ڕێگری لێ کردووی کە ئەمەتەوە هەنێکی بە ململانی سیاسی ناکەی هەنێکی بە منافەسەی سیاسی ناکەی یعنی هەتا مەوزوعی تۆ تیجارەت بە هەموو شتێک بکەی هەتا مەوزوعی ئەم گرێبەستانە وانە بێش سەرنجی بوو چکە ئەمڕۆ نزیکە 38,000 وانە بێش باش ئەمەش دیسانەوە ئەمە پێویستیان بە 4 ملیار بوو بۆی بکرێن بە مانگانە باش بۆ هەر بۆ جێگیریان ناکردن ئەزانی سیر کە تۆ دیقەت بە لەبری ئەوەی ئەمانە بێن لەسەر وانە بێژان لەسەر گرێبەستەکان بە تێگەیشتنیشی نیشتیمانی و ئینسانی قوڵ دەستپەن بە گفتوگۆکردن لەگەڵ عێراق بڵێن ئێمە ئەم دۆخەمان هەیە ئەم دۆخەمان هەیە وەرن باهینی بکەین ئێوە تەعیناتان کردو ئێمەشینمان کردووە وەرن بە ئەمە معالەجەکەین لە خۆناغێکە هینی بکەین تا ئەگەینە قانونی موازنە لە قانونی موازنە معالەجەیشیان کەین تەعینیان کەین جێگیریان بکەین لەوەشەوە هەوڵدەن بەکاریان بێنن بۆ حەملەی انتخابی
بۆ حملەی انتخابی وەزیرە ڕابوو لای جەنابی نازانم چی ئەمە چییە یعنی ئەیانەوێ لەوەشە ئەیانەوێ جۆرێ لە فەرق و جیاوازی دروست بکەن لەوەشە ئەیانەوێ پێویستەکەوانە بێژان چەند ساڵ نەکراون بەگری بەس غەدریان لێکراوە وەکو چاکە بەڵێ بێگومان ئەزانی چۆنە وەکوتم ئەمانە ئەگەر پێویست نین بۆوانە بێژن گرێبەستەکان ئەگەر پێویستین بۆ ئیزنیان نەداون کاکە مەفروض بۆ ئەمانە ئینساف بکرێن تۆ لەبری ئەوەی ئەمە بکەیت لیست بە لق و چوزانم مەڵبەند و چێشیا بڵاوەکەیتەوە من نازانم بە لەوەیە دقیق بم ئەوەی مەڵبەندم نبینەوە بەزەوەی لەقەکانم بینیە هینی کردووە بڵاوت کردوێتەوە بۆی هین بکەیت بۆی کە ناوی تازە بێنی توناوە ئەخر ژمارەیەکی زۆری خەڵک زیاد کراوە ژمارەی زۆری خەڵک زیاد کراوە دێ ئەم قائیمەیە لەگە قائیمێشی تر ناچێت ناوی دووبارەی زۆر تێدایە بایۆمەتری تەواو نییە یەک دنیا شێشت هەیە دەی لەو سەریشەوە ئەمە بەکارهێنی بۆ حملەی انتخابی زانی وەکوتم یعنی حەلی ئێمە یەک شتە ئەویش ئەوەیە هەرچیەکمان کردووە کۆشش و تێکۆشان و خەبات بۆ ئەوەی بە هیچ شێوازێک موچە پەیوەندی بەدەسەڵاتی ئەمانەوە نەمێنێ ئەبێ بەردەوام بێ آخر لەکوێ حلەکەی بریتێ لە کەوتین حلەکە بریتێ 6 مانگە جێبەجێ نەکراوەوەی بەرز بە بانکی کردنە ئەزانی وەختی خۆشی زۆر هاوارمان کرد بۆ مۆزوعینەوە حل نەبوو چەند ساڵێکی پێچوو بەڵام حل بوو ئێمە هیچ حلێکمان نییە لە قۆنا ئێمە لە دۆخێکین لە هەرێمی کوردستان ئەم هەرێمی کوردستانە پڕپڕێتی لە خەڵکی لەگەڵ ڕێزما پڕپڕێتی لە خەڵکی دەربار و کۆیلە پڕپڕێتی لە خەڵکی سوڵتە پەرست پڕپڕێتی لە خەڵکی برسی کورسی ئەوانەی کە شێتە بن ئامادەن هەموو شخصیت و کەسایەتی و مێژوو هەموو شتێکی خۆیان بەلعنەتکەن لە پێناوی ئەوەی کە لەسەرم کورسیا بمێنەوە لە قۆناغێکی لەم شێوەیە پێویست ئەوانەی کە چاکەی گشتیان دەوێت ئەوانەی کە ئازانە لەم ساحەیە بەردەوامن ئەبێ خەباتەکان بەردەوام بێ من زۆر دژی ئەوم کە خەڵک پێی وایە وەڵا هەموو کۆمەڵگەی کوردی هۆشیار بێتەوە ڕاست نییە هێشتا بەڕێی من ڕێی زۆرینەی ئەو خەڵکەی کە سوودمەندە بە شێوەیەکی ناشەرعی دەربارە کۆیلەیە دەستی گرتووە بە کڵاوەکەیەوە بۆی بانەی بە لە سوڵتە ئەترسێ پێی وایە تەمەنی و عمری و ژیانی هەمووی بەدەست سیاسیی فاشیلە نەک بەدەست خی گەورە و بەدەست هین ئەم خەڵکە زۆرترە لەبەرەوە تا لەم قۆناغە بەردەوام بینێمە پێویستمان بۆ هەیە کە ئەم خەباتە بەردەوام بێ بۆی هەرچێکمان کردووە هەرچێکمان کردو ئەوەی کە پەیوەندی بە پارەوە هەیە لەبەردەستی ئەمانیان نامێنێ باش وەکو دو پرسیارە لەسەر پرسی موچە بەڵێسین سەر دۆخیساژ ئەنی پێدوایەکەی وەکو ماوەیەکێ کە کێشوی موچە چارەسەر ببێ پێم وایە ئەم جارێ بە تایبەتی ئەم کابینەیە بە هیچ شێوازێک توانێت چارەسەرکردنی موچەی سوودانی دەڵێن کابینەی نوێی مەسرور بارزانی کە کابینەیەکی ماوە بەسەرچووی ناشەرعی یعنی مەسرور بارزانی خۆی جێگرەکەی وەزیرەکانی هیچ جۆرە شەرعیەتێکیان نییە و هیچ جۆرە چوارچێوەیەکی قانونیان نییە کە لەو پۆستانیان ماونەتەوە و هیچێکە لە فاشلترین حکوومەتەکانی کە لە مێژووی ئەم کابینانی ڕابردووە و توانێت چارەسەری ئەم کێشەیان نییە من ئەم ماوەیە بە تایبەتی زۆر زیاتر لیان بێ ئومێد بوو بە تایبەتی کە تێگەیشتم ئاخر ماوەیەک من بەڕاستی ئیشێکم لەوانەی کە زۆر مرتاح بم کە موچە دێت چکە من بە درێژایی ئەو ماوەی کە لە پەرلەمان بووم معاناتی ئەو کاتانی خەڵک ئەبینم کە موچە دواکەوێ من بۆ خۆم ڕۆژگارێک اعتیمادم لەسەر موچەکەم بۆ بۆی کرێخان و بم اعتیمادم لەسەر موچەکەم بووە بۆی یارمەتی ماڵی دایکم و خوشک و براکانم بدەم ئەزانم دەردی دواکەوتنی موچە چەند قورسە زۆر قوڵی تێدەگەم باشە کە موچە دێت مرتاح بم بۆیە کە دوا ئەکەی بەڵام ئەماوەیە کە بینیم ئەمانە ناتوانن یعنی بۆ 2 مانگ 3 مانگ ناتوانن ئیستقرار دروستکەن بابە لانی کەم پێش هەڵبژاردنە پێش هەڵبژاردن یعنی تۆ لەم پێش هەڵبژاردنەیە ئەوە ئەەکەی ئەبێ دوای هەڵبژاردن چی بکەیت بۆیە بۆم دەرکەوتو ئەم حکوومەتە خۆی حکوومەتێکی فاشیلە یعنی حکوومەتێکی ئەزانین چی حکوومەتی فەیسبوک و ئیعلام و قسە و دروشم و شیعارات و هیچی ترە یعنی باش بەس ئەو ماوەیە زۆرێک لە شەڕ دەنەوە کە خۆشت نووسی بوو لە فەیسبوک لە بینی پارتی و یەکێتی پەیوەندی بە چیەوەی ئەخۆ ئێستا بۆ نمونە ئەو دەڵێ هەولێر وەردەگرمەوە ئەو دەڵێ من سلێمانی وەکو هەولێر لێ دەکەم حملەی انتخاباتی پێشوەختەیە و بوو بە بینیانەوە ناچێ و هەڵبژاردن تەواو بوو باوەشەکەنەوە بێکەوە هەر بێکەوە حکوومەت دروستەکەنەوە و هیچ فەرقێکی استراتیژی لە بینی ئەم دوو حیزبەیە لە ڕووی ئیدارەدان و حکومڕانیەوە نییە هەردووچیان بێکەوە دیفاع لە حکوومەتەکەن هەردووچیان بێکەوە لە یعنی من هەموو جارە مەگەرێشێتی لەم حکوومەتە ڕازی نەبووە زۆر دەمێک بوو پەشیە خست 8 مانگ لێی دابڕانەوە دوای بەدەم نوکتە و قسەی خۆشەوە ڕۆشنەوە بۆ لای مەسرور بارزانی 8 مانگ لێی دابڕانی و دوای گەڕانەوە هین بوو
ئەم حکوومەتی هەردووچیانە حکوومەتی داهشت حکوومەتی هەردووچیانە بێت اتفاقی استراتیژی هێشتا بەردەوامە بە جۆرە لە جۆرەکانی تر مەساڵحیان زۆر لەوە گەورەتر ئێستا شەڕدەنوکەی کە هیانە لە هەولێرە هەر شەراکەتی بەرپرسانی نێوانیشتی پارتی لە هەولێر چیلیەکەن ئەمەڵێ ئەوە نێرمەوە ئەمەڵێەوە نێرمەوە شەریکەکان چیلیەکەن مەگە شەریکەکانیش بەیەکۆ بنێرن بۆ مەریخ ئەو بەرپرسانی لە یەکێتی و لە پارتی بەیەکەوە شەریکن تیجارەتیان هەیە تیجارەتیان هەیە لە ئیتیساڵاتە تیجارەتیان هەیە لە هوتێل و ڕێستۆرانت و گەشت و گوزاریە لە یەک دنیاشتی تر بەیەکەوە شەراکەتیان هەیە لە دەرمانە بەیەکەوە شەراکەتیان هەیە لە جگەرەیە بەیەکەوە شەراکەتیان هەیە لە هێنانی مەشروبە بەیەکەوە شەراکەتیان هەیە چیلیەکەن ئەم دروانە بۆ چیەکەنەوەە بۆ خەڵکی سادە و بۆ خەڵکی بۆ ئەو ئیماندارە قوڕ بەسەرە ئیماندار بەمانە سیاسەکەی بەکارم نەک بە ئیمان بە مفهومە سیاسی فکریەکە بەکاری دێنم ئیماندارێکی شوێرانەی ئەم دوو حیزبن بە هەموو شتێکیان باوەڕەکەن قسە بۆ ئەوانەکەن ئەگەنا کەسێک باوەڕێکی قوڵی بۆ هەبێت کە ئەمانە چەند ساڵە بێکەوە ئیداری ئەم هەرێمە ئەدەن دوو مانگ پێش هەڵبژاردن باوەڕ بەم قسانە ناکەن و دوای هەڵبژاردنیش داریش کە باش بکەنەوە بێکە دوایەوە خۆشیان ئەڵێن ئێستا خۆشیان چەند جار وتویانە مەلا بەختیار وتویەتی سەرۆکی پەرلەمانەکەی پێشویان وتی ئەمە حملەی انتخابی بووە ئەمە تای هەڵبژاردنە دوای هەڵبژاردن و تەبێژەکەی ئێستایان هەرێڵێ ئیتر خۆخواانە ێڵێن ئەزانی شتێکم پێسیرەکان حەچیم هەنێک شتێکە من ێڵێم دەم ماوەی پێشوا لەگەڵ پێشمەرگەیەکی دێرین کە پیاوێکی زۆر بە ڕێز و خۆشەویستە خۆشمێت یان لەوانەیە کە نەمێژوی خۆی پیس کردووەنە مناقەشەیەکمان بوو لەسەرەوە وتی هەنێجا پێوتم تۆ تۆزە توندی وتم توند نیم بڕوان پێ بکەوتم زۆر کەمترم وتووە لەسەر ئەم شۆڕش و شاخ و خەباتی کە ئێوە کردوتانە لەوەی کە هاوڕێکانتان بە یەکتری ئەڵێن بڕۆ ژیان نامەکانیان بخوێنەرەوە بڕۆ ژیان نامەکانیان بخوێنەرەوە کابرا پێی وا شەرعیەتی شاخی هەیە باشە خۆی بە خەباتجێڕێکی گەورە و گرانەزانێ ئێستا هاتووە لێرە لە بری پرۆپارتی بۆ بە پرۆبارزانی مانگانش نسری لە مقڕەکەی بارزانیەوە بۆ دێ کە قسەشەکە خەڵکیشی وەکو منی پێخائینە بۆچی پێی وایە چێ لە وەڵامە دژی کورد و کوردستانە بە کەس بەقەدر من کورد و کوردستان و نەتەوەکەی خۆی خۆش ناوێ بەڵام فەرقی من لەگەڵ تۆ ئەوەیە من دژی ئەو سوڵتە بەدکارم تۆ زۆر شانازیەکەی بۆی کە دەسندەخۆری ئەم سوڵتەیە تۆ شانازی بۆکەی فەرقی من و تۆ ئەوەیە من کەسێک ئەو نیشتیمان و خەڵک و خاکەی خۆی خۆش دەوێ کە گوێڕایەڵی ئەم سوڵتە بەدکارە نەبێ کە گوێڕایەڵی ئەم سوڵتە نەبێ کە خەڵکەکەی خاکەکەی هەموو شتێکی ئەهینەکە خاکەکەی کردو بە شوێنی تەراتێنی دوژمن ڕۆژۆ کەسێکمان درۆن دێ و ئازیزێکمان توزانم هینێکمان لێ شەهیدەکە بەبێ ئەوەی کۆی خوێنی تاچی کورد خوێنیی ئەوەندە هەرزان بێ باشە تۆ دەرباری ئەم سوڵتەیەی کامان دڵسۆزین بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکەکە لەبەرەوە ئەم پرسیارەی تۆ هیوادارم خەڵک هەمووی بزانێت کە ئەمە حملی انتخابیە و هیچ کۆمنتێکت هەبوو لەسەرەوەی کە مشەڕەدەنوکە نەوت ناگرێتەوە فرۆشینەوەت بە قاچاق بەڵێ ڕاستەکەی لەو تاری ئەم پێنجشەمەی نووسی بووم تۆ دیقەت بە لەسەر هەموو شتێک قسەکەن ئەڵێ وەڵا هەولێر لێک وەرەگرینەوە وەرە با لەسەر نەوتی قاچاق قسە بکەن لەسەر هەموو شتێک قسەکەن بەس لەسەر نەوتی قاچاق قسەکەن چونکە ئەمەوەی خۆی هەیە ئەمیشەوەی خۆی هەیە ئەم حەسەی خۆی وەرەگرێ مش حەسەی خۆی وەرەگرێ هیچ مشکلی هەیە باسی داگیرکاریت کرد سەرنج چی بوو لە سەراتنێ و هێزی حەشت و ئێستا بڵێن تورکیاش لە سنووری پارێزگای دۆک من ناتوانم وەکویەکیان ببینم کاک حەچیم حەشت دۆستی ژیانی بەجیانی کاک بافڵ تاڵەبانی و دۆستی ژیانی بەجیانی کاک مەسعود بارزانین سەرکردەکانیان ئەو حکوومەتەی ئێستای عێراقی سوودانی حەشت تیایدا زۆر بەقووەتە کە تیایدا جێگری سەرۆکی حکوومەتەکەی پارتیە وەزیرەکانی یەشێتین سەر و کۆمارەکەی کوردە جێگری سەرۆکی پەرلەمانەکەی کوردە و ئەوانە فەرقی ئەوەی کە حەشت لە پەیوەست بۆی حیزبێک پێیوتون و ئەمە جا سیناریۆیە بۆ حملەی انتخابیە بۆ مەسەلەی کۆنتڕۆڵکردنی بیرەنەوتە هەرچیشی ناو لێ ئەنەی باشە لە چوارچەوەی عێراق زۆری فەرقە لەو داگیرکاری کە تورکیا هاتۆتە بادینان و ئەو گوندانی وێران کردوانە ناکرێت لە یەک سیاقا بخوێنرێنەوە یەک سیاق نین ئەمڕۆژ لە هینا نووسی بووم یعنی میدیایەکت هەیە کێچێک لە گەرمیانەکە بە گایەک بەڵام گایەکی هینەکە بە چێچێک میدیایکی زۆر نابەرپرسیار و خۆفرۆشە بەڕاستی ئەی لە بینی قەوسەکە دوشتی جیاوازن هیوادارم خەڵک ئەزانێکی زۆر خەڵک حەزی لەو باڵانسەیە ئێوە بڵێ وڵا لەوێ ئەمە و لەوێش ئەمە دوشتی جیاوازن یعنی ئاخر سەردانی کاک مەسعود تۆقی نەکرد لەگەڵ ئەبوو ئالای وەلایە هاوسەرۆکی یەکێتی بەردەوام لەگەڵ جەماعەتی حەشدا لە دۆستاتی و برادەرایەتیان نیە ئێستا خێرە هێزێک دێ و ئەوە هێز جوڵا و ئەیانە وێنەیەک دروستکەن کە ئەوانە نەرێمی کوردستانە پارێزن نەخێر کاکەنەوە وەڵا دڵنیاتەکەم ئەگەر حەشت بە مەفهومی داگیرکاری کە هیوادارم قەت ئەمە ڕوونەدا ڕوو بکاتە هەرێمی کوردستان قەت ئەمانە ناسنە بەردەمی وەکو 16 ئۆکتۆبەر و وەکو حاڵەتەکانی ترە بێ لە منی وەرگرە یعنی چۆن پارتی فیشەشێکی نەتەقان کە
کاک مەسعود پێش ڕفراندۆمی گوت دەزانی چه هێزیشی لێ ئەو منتیقەوە من خۆم ئامادەم بێم لەم کەرکووکەم و دوایش نەچوو داستانی پردێش دەکەنەوە کۆرەیا داستانی پردێ بەڵێم پێم وایە خۆشیان پێکەنی پێی دێ بڵێ باش کاتمەکەمەوە سەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی ئێمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی چی بکرێ بەوەی کە گۆڕانکاریەک ڕووبدا ئەرکێزەکانی دەرەوەی دەستەڵات ئەرکی دەنگدەر سێکەم نەمێ پامێک بڵم لەو یان مەسجێک بدەم لەو بەرنامەی بەڕێستا ئێستا وێنەیەکی زۆر هەیە محاولەیەکی زۆری میدیای دەستەڵات هەیە بەداخەوە هەنێجار میدیای ینی غیری دەسەڵاتیش ئەکەونە ناو ئەم هەڵەیەوە ئایانەوێ وێنەیەک دروستکەن لە ڕێی کاندیدی فلان نازەم بەناو مهڕج هەنیشان ناوێن لەخوانەوە هونەرمەند بە بەڕاستی مهڕجن ینی خۆی بەخۆڵە هونەرمەند بەڵام بەڕاستی مهڕج ئەو مهڕجیان هێناوە ئەویان ئایانەوێت لە لیڤڵی ئەوە کەم کەنەوە بڵێن وڵا پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە زۆر لیڤڵەکەی هاتووەتە خوارەوە زۆر سووک بۆ زۆر کەم بۆ ئایانەوێت لە هەیبەتەکەی بن ئەرچی میدیا بەگشتی و ئەرچی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ئەوەیە ئەم وێنەی عکس بکەنەوە یعنی من بۆ خۆم پێم وایە لە هەموو لیستەکان لیستەکانی دەرەوەی یەکێتی و پارتی خەڵکی باشان ینی لە هەموو لیستەکانە بەبێ ئیستسنا ینی دەرەوەی یەکێتی و پارتی خەڵکی باشان کاندیدی باشان کوڕی باشان ژنی باشان کچی باشان کە کاندید کراون و دەنجیان پێ بدرێ تاکە تکام ئەوەیە کە ئەم لیستانە نەکەونە شەڕدەنووشی یەکتری نەکەونە پەلاماردانی یەکتری نەکەونە ئێسقانشکاندنی یەکتری یعنی من زۆر دەمێکە ئەڵم ئەبێ بەرەی ناڕازی ناولێنی هەرچشی ناولێنی کە من 1001 ملاحەزەم هەیە لە سەریان بەڵام لەم هەڵبژاردنە یالانی کەم ئەبێ ببن بە لانی کە ئەگەر جەبهەیەکی مادەم جەبهەیەکیشیان پێک نەهێنا لانی کەم لە حەملەیە دژی یەکتری نەبن دژی سوڵتە بن پەلاماری یەکتری نەدەن با تەرکیزیان لەسەر سوڵتە بێ ئەمە زۆر خاڵشی گرنگە بەڕاستی بەلامەوە و ئەو چکە ئەوانەی تر بێ هیوای دروستەکە و من بۆ خۆم گومانێکم هەیە ناڵم یەقین گومانێکم هەیە لەوەی کە کەسانێک هەبوو بن لە دەروی یەکێتی و پارتی ڕۆڵیان پێسپێردرابێت کە ئەم شەڕ و فیتنەیە دروست بکەن لە نێوان لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی هیوادارم من هەڵە بم و هیوادارم ئەو زانیارانی لای من هەڵە بن و ئەمە ڕوونەدا چکە بەڕاستی ئەمە ڕوو بدە هەر کەسێک ڕوودا من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم ڕحمی پێ ناکەم ینی باشە بەس چۆن ئەمانە بناسینەوە ئەزانی ئەوانە بۆ بیناسەرەوە کە لە بری یەکێتی و پارتی خەریکی خەڵکی ترا کاکە تەرکیز ئێستا بێ لەسەر یەکێتی و پارتی بێ بەڕای من تەرکیزە بێ ئەمە قسەیە کە مطلق نییە ها چکە ئێستا من نەزانم هەندێک هاوڕێم جویان لێ پێیان ناخۆشە ئەڵێن نەخێر هێزەکانی تریژە بێ لە ئێستاوە ڕویان کەشف بکرێ و من ئەوانە ئەزانم بەڵام من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم لەبەرەوەی یەک ئامانجی زۆر گرنگم هەیە بۆم هەڵبژاردنە و وەکو سیاسیەک چاوم لەوێ ئەگەر مەسەن بۆ نمونە یان وەکو ئیعلامیەک یان وەکو هاوڵاتیەک کاکە واز لەوانە بێنە چاوم لەوێ پارتی یەکێتی 50 زایدیەکیان پێ دروست نەبێ گرنگەوە ئەمەم زۆر بەلاوە گرنگە ئەمەم زۆر بەلاوە گرنگە پارتی وێکی نێتوان 50 زایدیەک دروستکە بەچی دەکرێت بە ڕۆڵی خەڵکیش چیە لەم تاوان ئەبێ خەڵک دەنگ بە ئەبێ خەڵک دەنگ بە ئەبێ خەڵک هۆشیار بێت ئەزانێ بێ من یەکش زۆر بێتاقەتم یعنی بەگشتی ئەوژەوەیە کە ئەم خەڵکە هەمیشە ئەخەڵەتێنرێ دۆ چیرۆشێکی ئەگەر کات ماوە ئەتوانم ئەگەر کات دوو دقەمان ماوە سێ دقە باشە دوو دقە وڵای چیرۆکەکە تۆزە کاتی دەوێت لەبەرەوە حەزەکەی وازی لێ بێنە بۆ کاتێکی تر ئەمە دەم دو سێ دقە ماوە کات نییە لێی گەڕێ مشکلە نییە وەکو ڕۆڵی خەڵک ئەزانی ڕۆڵی خەڵک من زۆر خەفەت بووە خۆم کە خەڵەتێنرێت ینی ئەو چیرۆکێکی ئامادەم کردبوویان ئەمیست بۆ بجێڕمەوە بەڵکو بە سێ دقە ئەزانی ئەڵێ پیاوێکی ساختە چی لە شارێکە ڕۆژێکی خەڵکەکە بخەڵەتێنێ بۆی خەڵکەکە بخەڵەتێنێ حاشە جەناب و گوێگران گوێ درێژێکە هێنێ لە پاشەڵی هەنێک لیرە و زێردا ئەنێ ئەی باتە بازار لە بازار ئەی جوڵێنێ زێڕوشەکە بەرەبێتەوە خەڵکە خەڵەتێڵێ مەچیەڵە هەر کاتی خۆی بجوڵێنێ زێڕی لێ بەرەبێتەوە لێ یەکڕن بە پارەیەکی زۆر ئەڕاتەوە ماڵەوە دوای تێگەن خەڵەتێنراون ئەڕۆنە سەری ئەڵێ نەمە چییە ئێمە خەڵەتاندووە ژنەکەی ئەڵە وڵا پیاوەکەم لێرەنێ یەک دقە سەجێکمان هەیە ئەینێرم بە شوێنە بێتەوە سەگەکە ئەڕوا بە دوایە و پیاوەکە لەو سەرەوە بە سەجێکی هەمان شێوە بەس هەمان سەگ نادێتەوە قەزەی گوێ درێژەکان بیرەسێتەوە ئەڵێن ئەم سەگە مهمە چێتەوە نردوێتی بێ ئەمجار پارەدەن بە سەگەکە سەکەی لێکردن ئەڕۆنەوە ئەینێرنە دەرەوە سەگ ناگەڕێتەوە دیسان دێنەوە سەر کابرا دێنەوە سەر کابرا کابراڵێ لە ماڵەوە نابێت کە دێتەوە سێرەکە ژنەکەی خزمەتی نەکردوون لی تووڕابێ لە ژنەکەی تووڕابێڵێ بۆ خزمەتی ئەو میوانانە نەکردووە چەقوێک دەرێنێ لەو چەقوانی کە ئەچێتەوە ناو دەستکەکەی چێتەوە ناوە چەقوێکەدا لە ژنەکەی بە حساب کوشتێتی پیاوەکان هاوارەکەن چۆن کوشتت دەڵێ نا ئاسانە ئێستا زیندویەکەم وڵە بەچی زیندویەکە وڵە بە شمشاڵێک دەرەهێنێ لێ دەست ژنەکە زیندووە کاتەوە ئەو جارەکەونە گفتوگۆکردن بۆی شمشاڵەکەی لێ بکردن شمشاڵەکەی لێکردن دوای دەرەکەوە کەمە ڕاست نییە ئەوەی کە شمشاڵەکەی لێکردوە ژنەکەی خۆی کوژێ ژنیش زیندوو نابێتەوە پێی بە بڵێ من خەڵەتێنراوم ئەچێ
ئەیژێڕێ بەسەر برادەکانی لێوەرگرن زۆربەی ژنەکانی خۆیان ئەکوژن بە فێڵی شمشاڵ کابرا ئەگرن ئەی خەنە تورەکەیەکەوە ئەیبەن بیخەنە ئاوەوە سەرەکەیان بەستووە خۆی ئەجوڵێنە خەوتون ئەمان شوانێک دێڵێت چییە سەرەکەی کاتوەڵە ئەمانە بۆ گرتویانی ئەڵە وەڵی من حەز لە ئامۆزایکی خۆمەکەم بەس ئەوانە ئەیانێ بمکەن بە زاوای دەوڵەمەندترین کەسی ئەم شارە من خۆم نامێت لەبەروی ئامۆزاکەی خۆم خۆشەیە ئەڵە وەرە من دێمە جێگەکەت مەڕقی من ببە بۆ خۆت ئەوان کابرا بە تورەکەەوە خەنە ناو ئاوەکەەوە کابرای شوانی بەستە زمان کە دێنەوە سێرەکەن کابرای ساختەچی لە ناو شارایە لە ناو شارایە و 250 مەڕیش 200 مەڕیشی پێ با بڵێن ئەڵەن ئەمە چیە لە وڵا کە منتان فرەدانەوە ئاوەکە حیف منتان تەنک فرەدانەوە ئاوەکە حۆریە کاتە دەرەوە حۆری بەحر ئەم 250 مەڕەی دامێ وتی ئەگەر دوورتر فڕیان بدایتایە خوشکەکەم دەست و دڵی لە من باشترە 1000 مەڕیەدانێ ئەڵێ خەڵکەکە ئەمەیان بیست هەمووی ڕایان کرد خۆیاندایە ناو بەحرەکە هەمویان خنکان و لە نەتیجەیە وڵاتەکە و مەملەکەتەکە و شارەکە بۆ کابرای ساختەچی مایەوە بەداخەوەم کە ئەمە ڕێک چیرۆکی خەڵکی ئێمەیە کە هەموو جارێک حیزبەکانی دەسەڵات هەر جارە و بە درۆیەک هەر جارە و بە بینێک ئەیان خەڵەتێنن یعنی وای لێ هاتووە وڵاتەکە بۆ بەهی خۆیان و خەڵکەکەی هەمووی خنکاوە سپاس دەکەین کاک کۆچەر عەبدوڵڵەماندمان کردیت سپاس بۆ جەنابەت سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس باوەکارانم خواتان